سڵاوتان بێ مناڵ ئازیزەکانی ئەوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە قەزای دووکانین هاتوین یەکێک لە خولەهاوینەکان بەسەرکەینەوە چاومان بە مناڵەکانی هاوڕێمان بکەوێ و هەنێک گفتوگویان لەگەڵا بکەین ئەمڕۆ لێرە کۆمەڵێک گفتوگۆکەین لەگەڵ مناڵان بە بزانین تا چەندێک سوودیان لە خولەکان بینیوە تا چەندێک ئاسوودەن بە خولەکان حەزیان بە چ خولێکە زیاتر فەرموون لەگەڵمانە بن با بڕێین بۆ لایەن فەرموون چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ ئیدیاش. کێ؟ ئیدیاش. ئیدیار؟ ئیدیاش. ئیدیاش؟ هەی لەو ناوە خۆشە ئیدیاش تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ دوو. لە پۆلی دوو ئافەری لە پۆلی یەک بووی دەرچوو بۆ پۆلی دوو؟ ئافەری ئەی بە مناڵی چوویتە باخچە؟ باخچەتان هەیە لێرە؟ ئافەری ئیدیاش تۆ لێرە لە خولی وێنە کێشانای؟ حەزت لە وێنە کێشانە؟ ئافەرین ئەو وێنەی چێ کێشاوتە؟ خانوو ئافەرین ئەی باشە بۆ سەقفەکە بۆ یاخ نەکردووە؟ بۆ یاخنەکەی؟ ئافەرین حەزت لە وێنەی چیە زیاتر بیکێشی؟ فلم کارتۆن یان خانوو دار و درەخت و شتانە؟ هەمووی؟ ئافەرین ئیدیاشکیان هەر بشی دەست خۆش چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناو چییە؟ سندوس. سندوس سندوس یان تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار ئافەرین سندوس ئەوە هاتووی لێرە بەشداری چ خولێکە کردووە؟ هونەر. هونەر حەزت لە وانەی هونەرە؟ بەڵێ. زیاتر حەزەکەی وێنەی چی بکێشی؟ خانوو. خانوو مامۆستاکەتان لێرە فێری هونەرتانەکە؟ بەڵێ. سوودی لێ بینیوە؟ بەڵێ. ئافەرین سندوس زیاتر حەزەکەی وێنەی چی بکێشی؟ وێنەی سروشت وێنەی فلم کارتۆن یان وێنەی خەڵک؟ سروشت. سروشت ئافەرین دووکان سروشتێکی زۆر جوانیە وایە؟ ئاوی هەیە شاخی هەیە شاخی سارای هەیە تا ئێستا هەوڵەیاوە وێنەی ئەم سروشتی دووکان بکێشیتەوە؟ بەڵێ. ئافەرین باشە بۆچی حەزت لە وانەی هونەرە؟ ئاخە بۆی فێر بوو. ئافەرین بۆ ئەوەی فێر هەر بژی سندوسکان دە سندوس خەریکی وانەکەی خۆ بەدەی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ هەریات. هەریات؟ هەریات گیان تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ سێ. لە پۆلی سێ؟ ئافەرین هەریات تۆ هاتووی بۆ ئێرە تاوەکو بەشداری خولەکان بکەی؟ لە چەند خولا بەشداری کردووە؟ خولی چی و چی؟ وێنە کێشان؟ وێنە کێشان. چیتر؟ زمانی ئینگلیزیش؟ ئافەرین. کوردیش. کوردیش؟ ئافەرین کەواتە دەوێت وانەی کوردیەکەش باش بێ؟ هەر بشی حەزی لە وانەی وێنە کێشانە چەندێک؟
زۆریان کەم زۆر حەزەکەی زیاتر وێنەی چی بکێشی ئەزانی وێنەی تۆم و جیری بکێشی فلم کارتۆن ئەزانی وێنەی فلم کارتۆنی تۆم و جیری بکێشی ئامشک و پشیلەکە ئەی باشە مامۆستا لێرە فێری وانەی هونەرتانەکە بە باشی باشە حەزەکەی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش لە وێنە کێشانە کەواتە پێویستە بە باشی گوێ لە مامۆستا بگری کە ڕێنمایی وایەتێ باشە ئافەری دەست خۆش چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە لانی گیان ئافەرین لە قوتابخانەی لە مەکتەبی ئافەرین لە پۆلی چەندی لە پۆلی دوو هەر بشی لانی ئەوە قۆڵە چیەتی ئەوە ئەوە قۆڵم بە پاسکیل خۆیان پیایاوە ئەی هاوار بە پاسکیل خۆیان پیایای کێ بوو برادەری دیاری بووە واتە هاوڕێتان بوو نا برادەری برادەرەکە بوو نا ئەی کێ بوو نازانم بەس برادەری کاکە دیاری بوو ئەی باشە تۆ ئەگەڵ لە خۆ نەبووە ئەو خۆی پیایای بەڵێ ئەو لە پشتەوە خۆی پێیاوە دەیترە بێ ئەگەڵ لە خۆ بێ باشە پێم بڵێ تۆ لێرە چیەکەی لێرە هاتوو وێنە فێرم هاتوو فێری وێنە کێشان بی حەزت لە وێنە کێشانە زیاتر حەزت لێ وێنەی چ شتێ بکێشی سروشت ئافەرین هەر بشی ئەمە وێنەی چی کێشاوتە وێنەی خانوو پەلکە زێرینە خانوو پەلکە زێڕینە وەی گیای سەوزە وەنیە ئافەرین کەواتە وێنەکەش وێنەی بەهارە وایە ئافەرین ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ ئاری شەرمێنی پۆلە قە دەستی بڵند ناکە وە گاوڕەکانی تری بەشداری واناناکە ئاری شەرمێنی پۆلە قە دەستی بڵند ناکە وە گاوڕەکانی تری بەشداری واناناکە تارین داکی تێگیان لە ژمارەی بار و ترسی داکی وتی باکی ئاخر سرم لە پاچی هێواش دەستی بڵند کرد مامۆستا زۆر دڵخۆش بوو وتی ئافەرین ئاری وەڵامەکە دروست بوو ئاری شەرم بوو ئاری شەرم بوو ئافەرین بۆ تۆ هەر بشی دەستخۆش سپاس چۆنی هاوڕێکەم باشی ناوت چییە سایە وە سەیری کێکی سەیری من کە دەی ئافەرین سایە چۆنی باشی تۆ لە قوتابخانەی لە پۆلی چەندی لە پۆلی سێ ئافەرین سایە ئەمە چەندەم ساڵە بەشداری ئەم خولی هاوی ناناکەی 2 ساڵە زیاتر حەزەکەی لە چ خولێکا بەشداریکی لە هەموویان چی و چی لە چ خولێکا بەشداریم کردووە لە کوردیش و هونەر و ئینگلیزیش ئافەرین ئەمڕۆ وانەی هونەرتانەیە وایە ئەدی بابزانم وێنەی چی و کێشاوە ئەدی ئەو جزدانە لابە ئەوە خانووە پەلکە زێڕینە گۆڵ گیای سەوز وایە باشە تۆ هیچ کاتێ هەوڵەیاوە کە وێنەی قەزای دووکان کێشی وێنەی ئەو دەشت و دەر و شاخە بکێشی ئەی لە داهاتووە حەزەکەی بی بە وێنە کێشێکی زۆر باشیان حەزەکەی وازمێنی حەزەکەی بەردەوامی لە وێنە کێشان کەواتە بە گوێی ڕێنماییەکانی مامۆستا بکە هەر شتێکی پێوتی بە باشی جێبەجێ بکە باشە ئافەرین هەر بشی چۆنی باشی ناوت چییە هەنسک هەنەس ئەی لەو ناوە خۆشە هەنەس تۆ لە پۆلی چەندی دەرچوو بۆ چوار ئافەرین هەنەس باشە تا چەندێک گرنگە مناڵان بێن بەشداری ئەم خولە هاوینانە بکەن مناڵان لە ماڵەوە بخەون باشترە یان بێن بەشداری ئەم خولانەکەن بێن بەشداری بۆ ئافەرین تۆ هیچ سوودی لەم خولە بینیوە فێری چی بووی فێری وێنە کێشان و لەگەڵ هونەر لەگەڵ وەرزشیش لەگەڵ وەرزش و ئینگلیزیش ئافەرین حەزت لەوانی وێنە کێشانە باشە ئەی لە قوتابخانە بەشداری پێشەنگای ساڵانەکانە کردووە پێشەنگای وێنە کێشان زۆر باشە ئەوە گرنگە مناڵان لە پاڵوانەکانی تریشا گرنگی بن بە وێنە کێشان بۆ ئەوەی هونەریش بەشێکە لە وانەکانی تر بۆ ئەوەی لە داهاتووە بن بە کەسێکی زۆر باش و وێنە کێشێکی زۆر لێهاتوو باشە هەنەس شعرێکم پێشکەش ناکەی شعرێ گۆرانیە هیچم بیر نییە نە باشە قەی ناکاتین بۆ لای هاوڕێکی ترێ باو بوو ماڵێ باشە دەست خۆش هەر بشی چۆنی باشی ناوت چییە
هەنی هەنی و هەنس و ئەینەوە ناوە خۆشانە هەنی هەنی تۆ لە پۆلی چەندی؟ دەچوم بۆ چوار. دەرچووی بۆ چوار ئافرین هەنی ساڵانی تر بەشداری ئەم خولە هاوینانە کردووە؟ بەڵێ. باشە سوودت لێ بینیوە؟ بەڵێ. بەشداری چەند خولە کردووە تا ئێستا؟ 2 خول. خولی چی و چی؟ هونەر و ئینگلیزی. هونەر و ئینگلیزی؟ بەڵێ. ئافرین باشە تۆ خەڵکی دووکانی وایە؟ بەڵێ. باشە ئەی مەلا ئەزانی؟ چی؟ مەلەوانی؟ نە. نازانی؟ ئەی هەوڵێ نەیەوە خۆ فێری مەلەوانیش بکەی؟ بەڵێ. ئافرین ئەی باشە ئێستا وانەی چی دانەیە؟ هونەر. وانەی هونەر وێنە کێشان وایە؟ مامۆساکەتان باشی فێرتانەکە؟ بەڵێ. باشە سوودی لێ بینیوە؟ بەڵێ. ئێوە کاتانەی ئەڕۆیتەوە ماڵەوە هیچ ئیشە نییە هەوڵەی لە ماڵی شەو وێنە بکێشی؟ بەڵێ. ئافرین هەر بژی هەنی ئادی چیمان پێشکەشەکەی؟ هۆراوە گۆرانی شەعر هیچم لە بیرەمەوە. ئادی ئەوە ئازانی سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلی شاپێمە زۆر وریایە و بچووکە خەنجی لەو ئێسکسووکە فێرمانەکە وریابی لە دەرسا زۆر ئازابی وایە؟ ئافرین خۆش بوو؟ دەست پڵەیەکەم بۆ لێ بەدەی ئافرین ئەنیجان دەست خۆش ئافرین دەی ئەو شینەکانە مووی تۆخکەرەوە هەر بژی دەست خۆش ئەدی پێم بڵێ ناو چییە؟ ئەوین. ئەوین هەر بژی ئەوین جان ئەوین لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەندی؟ 3. دەرچووی بۆ 3؟ بەڵێ. هەر بژی ئافرین ئەوین ئەم خولە هاوینانە سوودی هەیە بۆ مناڵیان زیانی هەیە؟ سوودی هەیە وایە؟ لەبەرەوەی فێری زانستە بین فێری وێنە کێشانە بین فێری زانیاریە بین ئاستی زانیاریمان بەرزە بێتەوە وایە؟ بەڵێ. تۆ تا ئێستا بەشداری چەند خولە کردووە؟ 2 خولی. خولی چی و چی؟ خولی قورئان خولی ئەم مەکتەبەش. ئافرین لە مەکتەبەیە چەند خول کراوەتەوە؟ کۆمپیوتەر؟ تا ئێستا کۆمپیوتەرە هونەرە ئینگلیزیە میوزیکیش وایە؟ بەڵێ. حەزت لە میوزیکە؟ بەڵێ. ئەی حەزەکەی گۆرانی مناڵان بڵێ؟ بەڵێ. ئافرین ئەی هەوڵەیاوە؟ بەڵێ. ئافرین ئەبێ هەوڵ بەی گۆرانی مناڵان بڵێ شعری خۆش خۆش فێربی بۆی بی بە گۆرانی بێژێکی مناڵانی زۆر سەرکەوتو باشە؟ بەڵێ. ئافرین هەر بشی دەخەریکی وێنەکەەوە بە بەردەوام بە دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چیە؟ ڕان. کێ؟ ڕان. ڕێیان؟ چۆنی؟ ئەو وێنەی چیە کێشی؟ خان. وێنەی خانوو ئەفرین خانوویەکی چەند جوانی کردووە وشتیشکی خۆرەکەی وایە؟ ئێستا وەرزی هاوینە یا زستان؟ هاوین. ئافرین وەرزی هاوینە کەواتە پشووی هاوینە و خۆ لە ماڕۆی وایە؟ کێ فێری کردی کە بێی بەشداری ئەم خولە هاوینانە بکەیت؟ باو. خۆ حەزت لێ بوو؟ ئافرین باشە ئەتەوێ هەموو ساڵێ بەشداری ئەم خولانە بکەیت؟ سوودی هەیە بۆ وایە؟ فێری چی بوون لێرە؟ لێرە هونەر ئەی وەرزش؟ بەڵێ. میوزیکیش؟ بەڵێ. ئەی کۆمپیوتەر؟ بەڵێ. کەواتە حەزەکە هەموو ساڵێ بکرێتەوە؟ باشە ئەی هاوڕێ هەیە بەشداری ئەم خولەی نەکرد بێ و بیهێنی لەگەڵ خۆتا حەزەکەی هەموو هاوڕێکان وەکو خۆ بەشدار بن؟ ئافرین کەواتە ئەگەر ڕۆیشتیتەوە بە هاوڕێکانە بڵێ بەشداری خولەکان کەن بۆ ئەوەی ئێوەش سوودی لێ ببینن باشە؟ هەر بژی ڕێیانجان دەست خۆش چۆنی؟ باشە. باشی؟ ناو چییە؟ ئانۆ. ئانۆ دەنگ و باسە چۆنە؟ ئەی ئەخوار باش بین ئانۆ لە پۆلی چەندی؟ دەرەچی بۆ چوار؟ دەرچووی بۆ چوار؟ ئافرین ئانۆ لە قوتابخانە لە وانەی هونەرا باشی؟ ئەی باشە بۆچی لێرەش بەشداری وانەی هونەرە کردووە؟ دەرساتی خۆشە. یعنی حەزت لە وانەی هونەرە؟ ئافرین ئەی باشە لە داهاتووە ئەتەوێت بە وێنە کێشێکی زۆر باش کەواتە ئەبێ بەردەوام گوێ لە ڕێنمایەکانی مامۆسا بگری ئەبێ بەردەوام خۆ بە وێنە کێشانەوە مەشغوڵخی باشە؟ باشە تا ئێستا بەشداری لە چەند خولا کردووە تۆ؟ 2 ئافرین ئەتەوێت بەردەوامی؟ باشە ئەم خولە هاوینانە سوودی هەیە بۆ مناڵیاننا؟ سوودی هەیە تۆ سوودی لێ بینیوە؟ هەر بشی ئافرین دەست خۆشانوجە سپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شاکار دەنگ و باسە چۆنە؟ ئەی یاخوا هەر باش بی شاکار لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ دەرچوو بۆ 4 ئافرین شاکار تۆ لێرە بەشداری خولی چیم کردووە؟ خولی هونەر. خولی هونەر؟
باشا يعني حەز لەوانەی هونەرە وایە؟ باشە ئێستا پرسیارێکی لێکەم. گیا چ ڕەنگێکە؟ گیا ڕەنگی سۆز. ئافەرین. ئەی کە وشت بوو لە وەرزی هاوی نابێ بە چ ڕەنگە؟ زەرد. زەرد ئەبێ بە پووش وایە؟ باشە. ئەی ئاسمان ڕەنگی چییە؟ ئاسمان ڕەنگی شین. شینێکی کاڵە وایە؟ ئەی دەریا ڕەنگی چییە؟ دەریا ڕەنگی شین. ئەوی شەر شینێکی کاڵە وایە؟ ئافەرین. کەواتە تۆ بێ ڕەنگەکان بزانی ئەبێ بزانی چ ڕەنگێک لەگەڵ چ ڕەنگێکی ترا گونجێ بۆ ئەوەی بەباشی ببینی کێشێکی زۆر باش وایە؟ ئافەرین. باشە تۆ ماڵتان لەکوێ؟ ماڵمان گەڕێکی بانوان. گەڕێکی بانوان. شاخشتان لێوە دیارە وایە؟ باشە هیچ کاتێک هەوڵی یاوە وێنی سروشتی دووکان بکێشیتەوە وێنی شاخی سارا بکێشیتەوە؟ ئافەرین. کەواتە ئەبێت لەو شتانەوە خۆفێرکی بۆ ئەوەی بی بە کەسێکی زۆر باش باشە؟ ئافەرین. هەر بشی دەست خۆش. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڕۆزی. هۆزی یان ڕۆزی؟ ڕۆزی. ڕۆزی ئەی گیان ڕۆزی تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلیسە. لە پۆلیسیە؟ ئافەرین. حەزت لە قوتابخانەیە؟ هەر بشی. ڕۆزی تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بۆی فێری خوێندن فێری هونەر. فێری هونەر. حەزت لەوانەی هونەرە؟ ئەی باشە تا ئێستا لە قوتابخانە بەشداری پێشانگەی ساڵانە و کردووە؟ ڕسمە کردووە بۆیان؟ ئافەرین. ئادی ئێستا وێنەی چی بکێشەوە؟ ئادی پێم شانە ئەمە چییە؟ ئەی پەپولە ئەی پەپولەی باڵمەخشی وەرا پێیەکەوە بفڕین. ئەوەیان چییە؟ خانووە ئەوە ڕسمی ماڵی خۆتانە؟ یان فلم کارتۆنە؟ فلم کارتۆنە؟ ئافەرین. باشە پێ بڵێ چێ وای لێ کردی کە حەزت لەوانەیە هونەر بێ؟ هاوڕێکانە یان مامۆساکە؟ مامۆساکەەوە. ئەی لێرە شتی باشتان فێرەکە؟ ئەی باشە لە ماڵیشەوە هەوڵەیە کە وێنەکان بکێشیتەوە؟ هەر بشی. ئەدی چیما پێشکەشەکەی گۆڕاوە گۆرانی چیم بۆڵی؟ شعرە زانی؟ شعرێکە بۆ سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشە پێمە. سمۆرێک هاوڕێمە لە ناو پۆلیشتا پێمە. زۆروریایە و بچووکە خەنجی لەو ئێسک سووکە. زۆروریایە و بچووکە خەنجی لەو ئێسک سووکە. پێمان دەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بەبابەتێ جۆن فێرمانەکە بیتێ. بەلاشە چم بچووکە هێندەکارە و چاپووکە. زۆر سپاس بۆ تۆ هاوڕێیە خۆشمانەوەی وەک چاومە. هەر بژیت. ئافەرین. دەست خۆش. سپاس. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ شەن. ئافەری شەنجان. شەن لە قوتابخانەی؟ لە پۆلیسەنی؟ دەرەچی بۆ دوو. ئافەرین. شەن ئەو جلی بەرە زۆر جوان نەزانی؟ ئەمە ڕسمی چییە تایەتی؟ گڵۆ وایە؟ ئەوەشیان چییە؟ گوێی زەویە وایە؟ باشە گوێی زەوی زیاتر ڕەنگی چییە؟ شین لەبەرەوەی زۆرترینی ئاوە وایە؟ کەواتە کە وێنە و کێشە ئەبێ بزانی ڕەنگی شین بۆ ئاوە وایە؟ حەزت لەوانەی هونەرە؟ مامۆساکەتان شتان فێرەکە؟ سوودی لێ بینیوە؟ هەر بشی. ئافەرین. کەواتە ئەوێ بەباشی گوێ لە ڕێنماییەکانی مامۆسا بگری بۆ ئەوەی بەباشی ببی بە کەسێکی زۆر باش و وێنە کێشێکی لێهاتوو. باشە؟ هەر بشی شەنجان. دەست خۆش. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئاڵێ. هەر بژی ئاڵێ گیان. ئاڵێ تۆ لە پۆلیسەنی؟ دەرچمە چوار. دەرەچی بۆ چوار؟ ئەی ئافەرین. ئاڵێ. باشە مناڵ لە ماڵەوە بخەوێ باشترە یان بەشداری ئەم خولە هاوینانە بکە؟ بەشداریم خولە هاوینانە. ئافەرین. بۆچی؟ چونکە سوود لەم خولە سوودی لێ بینی. تۆ سوودی لێ بینیوە؟ باشە ئەم ڕەوانەی چیتانەیە؟ هونەر. حەزت لەوانەی هونەرە؟ باشە مامۆسا فێری وێنە کێشاتانەکە؟ باشە هەور چ ڕەنگە؟ هەور. سپی. ئافەرین. ئەی ئاسمان؟ شین. ئەی ماسی؟ وەکو ڕەساسی وایە؟ ئافەرین. باشە ماسی لەسەر زەویەشی؟ نەخێر. هەر بژی. ئافەرین. گۆرانی زانی؟ ئەدی گۆرانیەکە بۆ بڵێ. ئایگەی من ڕۆزە قرسا زۆر ڕۆسان بۆ ترسا هەرقی لە من دوژمن بۆ ئێمە وەقتەڵێ دەسارکی هەمەیە باوان دەژین کە منەژە باس بۆ جێکەمین بۆ دوکان لێ نەک دەقێت کوژەی خۆن پاک پرۆژ هەزار نەفرەتی لێ بێت تا لە هەر شنەجێ. هەر بژی. دەست خۆش. سپاس بۆ تۆ. هەر بژی. چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ کێ؟ کاردین. هەر بژی کاردین گیان. کاردین تۆ لە قوتابخانەی؟
لە پۆلی چەند؟ لە پۆلی 2 ئافرین هەر بژی کاردین ئەو وێنەی چی بکێشاوە؟ خانوو باشە ئەزانی وێنەی پشی لە بکێشی ئەی وێنەی کەروێشە زۆر ئاسانە ئاواکەی دەموچاوەکەی ئەجا 2 گوێی درێژ ئەجا ئاواڕۆی کلکێکی بچووک 2 قاچ 4 قاچیە وایە ئافرین کەروێشک چییە خوا؟ گێزەر ئەی باشە گێزەر ئەگەر ئێمە بیخۆین بۆچی باشە؟ بۆ چاومان تیشە بێ وایە؟ ئافرین کاردین جان کاردین منە خۆشەوێ چەندێ؟ زۆر ئافرین کەواتە منیش تۆم زۆر خۆشەوێ بەو هیوایان ببی بە کەسێکی زۆر باش و وێنەکێشێکی زۆر لێهاتوو دەست خۆش کاردین جان سوپاس نەڵازیزەکان یاورم من ئەمڕۆ لێرە زۆر دڵخۆشم ئەزانن بۆ لەبەرەوەی بینیم هەرچی مناڵی هاوڕێمە گرنگی بەوانەی هونەرێن وانەی هونەر زۆر خۆشە ئەزانن بۆ لەبەر ئەوەی مێشکمان بەهێزەکە ئێمە کاتێکە لە قوتابخانە ئەو هەموو وانەیە خوێنین مێشکمان ماندووە بێ بۆیە کاتێکە وانەی هونەر ئەخوێنین پشوویەکی زۆر باشەین بە مێشکمان پێم خۆشەکە ئەم مناڵانەش لێرە گرنگی بەوانەی هونەرێن و نەوێ وانەی هونەرەکە بەرەو پێش بخەن بەو هیوایە کە ئێوەش چاو لەما بکەن و بەشداری ئەم خولە هاوینانە بکەن و گرنگی بن بەوانەی هونەر لێرەیە کۆتایی بە بەرنامەکە بێنە هەتا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز خواتان لەگەڵ